بینەرانی بەڕێزم کاتتان باش خۆشەویستان خۆشحاڵم کە لە ڕێگەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیاوە ئەم شەویش هاتمەوە خزمەتتان. گەشتەکانی ئەو دیوچیا ئەم جارە ڕووی کردووەتە شاری تەختی سولەیمان، شاری کانیە گۆگردیەکان، شاری سێو واتە شاری تیکاب. هاوڕێمان بن ئەم شەو بڕۆین بەشی دووەم و بەشی کۆتایی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە شاری تیکاب ببینین. بەڕێزان کە تێسەرەکەوی بۆ کێوی زیندانی سولەیمان لە 85 مەتری بەرزایی ئەو کێوەیە بڕێک دیوار و پاشماوەی خانوبەرە ئەو شتانە ئەبینی. واکە ئەڵێن ئەمە مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ 1000 ساڵ پێش زاین، واتە سەردەمی ماناییەکان. چەندین ژوور و هەروەها دیواری درێژ و بەرزیشی لێیە. بەرانبەر بە تەختی سولەیمان و لە پەنای کێوی زیندان ئەو ئاسەوارانە ماوە. بە دڵنیاییەوە سەردەمانێک ئێرە شوێنی ژیان و شوێنی دەسەڵات بووە. لە بەرامبەری تەختی سولەیمان لە تیکاب لە ناوچەی هەوشار کێوێکەیە پێ ئەڵێن کێوی زیندانی سولەیمان. ئەم کێوە بەو ناوەوە ناسراوە، بەڵام دیارە گرکانێکی کوژاوەیە. هەروە کە ئەبینن ئێمە لە لووتکەی ئەو کێوەین 85 مەتر قوڵە ئەم شوێنە. ئەوەش تا ئەو بەر 65 مەترە، یعنی پانایی دەمی ئەم گرکانە 65 مەترە. لەسەر جادەشەوە تا لووتکەی ئەم کێوە 107 مەترە. لە دەور تا دەوری ئەم کێوەیە بڕێک ئاسەواری دیوار و ماڵوشتی وا هەیە. مێژ و ناسان و ئاسەوار ناسان ئەڵێن کە هین سەردەمی ماناییەکانە، واتە 1000 ساڵ پێش زاین. کەوایە ئەم ناوچەیە ناوچەیەکی مێژوویە. لەگەڵ ئەوە ئەمە زانایان ئەڵێن گڕکان و ئاتش شانە و سەردەمانێک ئەم ئالەگرەوە هاتووە. ئێستاکەش ئەوە سەر ئەبێتە ئەولا هەم بۆنێکی ناخۆش هەم گازێکی لێ دێتە دەرەوە، هەم چاو ئەکزێنێ هەم بۆنەکەش زۆر ناخۆشە. لە خوارترەوە چەند کانیەکی گۆگردیش هەیە کە خەڵکی لەوێ مەلەی تێداکە، دەست و پێی تێدا ئەشۆرێ کە ئەڵێن بۆ نەخۆشینی پێست و ئێسخان و ئەو شتانە باشە. لەسەر کێوی زیندانی سولەیمان لە هەوشار لە تیکاب چاومان بە هونەرمەندێک کەوت وەک گەشتیارێکیش کە خەریکی وێنەگرتن بوو، کاک هادی ڕەفیعزادە
لەگەڵیان وتوێژەکەین بزانین چۆن بۆ هاتووەگراوە کاری چییە. کاگادی چەند ساڵە کاری وێنەگریە؟ والله من لە ساڵی 89 خەریکی کاری وێنەگەری وە کاسی دەبم. زۆرتر کاری چیەکەی لە وێنە پۆرترەیە نازان سروشتا چییە؟ والله کاری ئەسری من کاری فیلمبەرداری لە پەنای شۆکاری کاسی دەکەم. تەخەسوسی ئەسلی منیش کاری فیلمبەرداریە. کاگادی چەند جار سەردانی ئێرەت کردووە؟ والله بۆ خۆم خەڵکی سایان قەڵام هەمیشەگە دێن نزیکە لێرەمان بخصوص مەناتقی دەوروبەری سایان قەڵا جێگایەکی لێ هەروەکو ئێرەکە بۆ خۆتان دەیبینن هەمیشە دێن مثل ساڵەکەی 100% دێن. بۆ گەڕانیان بۆ عکاسی کە ئێمە بۆ خۆمان هەر ئەکاسین بۆ هەر جێگایەک بچین دەبێت دووربینەکەش هەر لەگەڵ خۆمان ببین. دوایەوە فەرقش ناکە زۆر جار دەبینی بۆ گەڕیان دەچین زۆر دەبینی بۆ ئەکاسی دەچین. ئازیزان لە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیە لە ناوچەی هەوشار و لە تیکاب نزیک بە تەختی سولەیمان هاتوونەتە ئاوایی ئەحماوە. ئەحماوە کانگەی یان سەرچاوەی ئاوە گۆگردیەکانیشە. لەگەڵ کاک ئەسەدی مەجنونی ئەمانەوێ وتوێژ بکەین. کاک ئەسەد خۆی دوکانی کەلوپەلی تەونەگەری و فەرشیەیە یان خاوە فرۆشی لەگەڵ یا قساکەن. کاک ئەسەد ئەحمەداوە چەند ماڵەوە چەندێک نفوسی هەیە؟ تقریبا 700 ماڵە. چەند نەفەر نفوسی هەست؟ 3000 نفوس. بەڵێ کار و کاسبی و شتیان کشت و کاڵ و باغداریە؟ باغداری، دەوڵەتداری، ئاهەن فرۆشی، گەچ فرۆشی، وەسایل لولە فرۆشی، خلاصە لە سای خواوە دیە وەلێ گشتێکی هاتیە. باشە بێهداشتیاتە شیرکەت نەفتیاتە. بەڵێ بەڵێ. کاک ئەسەد زۆرتر باخەکانی ئێرە چین؟ باخەکان فرەی لوبنانە. فرەی لوبنانە، سێو لوبنانە بەڵێ. سێوەکان چی پێەکەن؟ وەڵڵا ئەی فرۆشی. بۆ کوێ ئەیبەن بۆ کوێ؟ ئەیبەن بۆ تاران، ئەیوەن بۆ ئیسفەهان، ئەیوەن بۆ شیراز، ئەیوەن بۆ عێراق. لەناو باخەکەی کاک حامیدی ئەخباڵی لە ناوچەی هەوشار لەگەڵ ئەسرای کچیە لەگەڵ یاوەتوێژەکەن لەسەر ژیانی و هەروەها کاروبار و کاری باخەوانی. کاک حامید ئەم کاتوو باش. سلام علیکم بەخێر بێن یاخوا بۆ ئاوایی ئەحماوەی هەوشار. کاک حامید لێرە باخەکان تەنیا سێون؟ بەڵێ وەڵا سێو هەست، زەرداڵوو هەست، هەرزە بەحزورە بکەم هەڵوچە هەست. زۆرتری سێوە؟ بەڵێ زۆرتری سێوە. سێوەکان چەند نوعن؟ وەڵا سێو زوودڕەسمان هەست، پایزەمان هەست، سێو گوڵاومان. ڕەسەکە کێ پێگەیت؟ وەڵا گوڵا ئەو سێوە زوودڕەسە تەقریبەنەوە 10 ڕۆژترێتتر ئەگەیارێ وەڵا. یعنی ئیسە نییە بخۆین؟ وەڵا هەست ئەوە ئیساچینە. تۆ فەرمووت 10 ڕۆژتر یانێ 10 ڕۆژتر من خۆم بگرم. ئێ باشە ئەوانی تریان کێ؟ وەڵاوانتری بۆ پاییزی شەڵا. بۆ خۆتانە بێ یا هەناردەیەکەنی نێرن بۆ شوێنەکان؟ وڵات سادری یەکەین بۆ سەقزی ئەوەین بۆ خەزوێن ئەوەین بۆ هەمەدانی ئەوەی. ئاو سێوە کە ئاوا ئەو نەجوان بەرهەمی گرتووە و کۆڵەکەتان داوە ماشەڵڵا شکر بۆ خوا. چه سێوەکە؟ ئەمە هەر سێو پایزەس ئەمە لە پایزە ئاگەی ئەمە سێو سپی. یعنی من ناتوانین لێی بخۆین. وەڵی تر ئایسێ کاڵان نەوەڵا. سێوە زۆر ڕاستەکەتان لەکوێوەیە؟ لەبەرەوە. زۆر باشە. لە سێوەکەتان شتی تر دروست ناکەن وەکو مرەبا و نازانم وەکو شەربەت و ئەو شتانە؟ وەڵی سرکەی سێوی لێ دروستەکەن، شەربەتی لێ دروستەکەن، مرەبای لێ دروستەکەن. زۆر باشە. ئەم جار ئەوە سێوە زۆر ڕاستەکەیوان نییە؟ ئەوە زۆر ڕاستەکەیە.
زەویزارەکەتان مەسە ئیسا ئەو بینی دارانە درەختەکان سێوەکان ئەتر نایکەن بەشتی تر نەوەڵا بەشتری ناکەین نەر ئەلەفزارە دەدەر ئاڵفەکەی ئەدورن بۆ حیوان بەڵێ بۆ حیوان و شتێ دوورێنی ئەسرا باشی باشی چۆنی سلامەتی چەند ساڵتە وەڵا هەشت ئافرین کلاس چەنی ئەرم بەسێ جلێکی پیاوانی کوردیشت لەبەر کردووە پیرۆزت بێ بێنە با بڕۆین بە وڵاتێکی ڕوور یا بۆ سلێمانی یا بۆ شارە زۆر هەی بارانە قەنە بارانە دنیای بێوەفەوز دەورانێ دەورەنە خوادای لە دەست کارەکەی گردوون هەچێکی جوانێ بڕیاوەمەیمۆن هێ لە شنەی دارگوێ لە هاڕەی داتوو دڵداری خۆشە و حاشاکە لە شۆ هیچ چەند باوە نەزەرگ و مەشە ڕەحمان کەی زەفامان دیێ لە لای چاوجوانێ ئازیزان هەروەکە ئاگادارن فەرشی ناوچەی هەوشار و فەرشی تیکاب لە دنیا بەناوبانگە ئەمجار هەم لە بواری نەقش و نیگارەوە هەم لە بواری جۆری بڵێن چنینەوە زۆرێک لە ماڵەکان تەونەکارن ژنان خەریکی هەوڵ و تێکۆشانن ئێمەش هاتوونەتە ناوەندێکی فەرش و قاڵی خات و گوڵی عەبدی لەگرا سەرپەرشتیارە بەڕێوەبەری ئەم شوێنەیە لەگەڵ یان ناوت و وێژ ئەەکەین ئێوە چەند نەفەر لێرە کارەکەن والله تقریبا 6 نفر ئەمجار لەسەر فەرشی ئەم ناوچێت تۆزێ تایبەتی و تەخەسوسی بۆمان باسکە بڵێن وەکو نەقش و نگاری وەخت و ئەو شتانەی کە هەیە ئەو کەرەستانەی بەنوشتەکانی والله نەخش و نگار کاوەیەکی کەیوێنی گوڵە ماهیمان هەستکە معروفەوە ئەفشار دوایەوە 5 مەتنە نەخش نەخەکانیشی کە نەساجە دەستڕیسە هەسمان دەستڕیس کە ئەو پەشمە پەزە نازەم ئەوانەسە ئێوە لە بەنی بڵێن شرکەت و کۆمپانیا کەڵوەرەگەن یا بەنی دەستیەوە دەستی کە بەڵێ لە سەرەندەجە لە سنەوە بۆمانەکە ڕەنگەکەیشیە چییە؟ یەکیایی ژانیسە فەرشێکە ئێوە ئیکەن دەستباف یان دەستچنی ناوچەی هەوشارەوە تایبەتیە مشتری چی پێکەن ینی هەناردەیەکەن سادریەکەن یان لەگرا ئەیفرۆشن بە کەسان وڵێمەی نێرین بۆ تاران ئاغای فەریدیان ئیرەجە فەریدیان لەنەوە خۆی تر واردیەکە کاگەسەد باسمان بۆ بکە جاران لە ئاوایی ئەحمەداوە چۆن فەرشیانەچنی هەل لە ئەو کاتەوە کە خۆری و پەژمەکەیان لە
حیوانەکە جیا کردەوە. ئەو وەختە ئێمە مەرمان ئەوەڕیە و خوریەکەمانەورد لە چەم ئەمان شۆرد دوای ئەوە ژن و ئەیدا لە شانە شیانە کردە و دوای ئەوە ئەیان هاورد ئەیان ڕست لەوە لە ئەیان هاورد ئەماندا ئەچین گۆردمانە هاورد دوو کەڵمانەدا دوای ئەوە ئەماورد بۆ خومڕێز ڕەنگە کرد بۆمان بەچی ڕەنگیانە کرد لەم خۆمخان دەوایەکیان بوو خۆیان وە و دەوا ڕەنگیانە کرد ئێمەش دوو کەڵمانەدا قازان و بۆشکەی گەورەیە ئەو عیدە ئەو قازان بوو گەورە قازان گەورە لەوە ڕەنگیانە کرد ئەناورد جا تانەکەی ئەو وەختە ئەماندا لە خەو کۆڵەکەوتە بۆ جۆرە سادە هەڵمان ناکرد جا لە داروبار ئەمانیاوە ئیسە بۆتە پێچ و مۆرە ئەو عیدە داروبار بوو سیممان لێ خست بۆکسیرمان لێ خست ئیسە فرە خۆش بووە ئیسە فرە خاسە فەرشیشمانە کرد فەرشێ چوارگەزیمانەدا 4,000 تمەن ئیسە بەچەند ئیسە ئەیدەینە 100 ملیۆن تمەن لاوای ئەحماوە لە هەوشار لە شاری تیکاب لە نزیک تەختی سوڵێمان ئێمە هاتوونەتە ئەو ئاواییە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچە و لە ئێوارەیەکی ئاوایی ئەحماوە بووین بە میوانی ئەو گەنجانەی ئاوایی کە خۆیان بە تەمەن نازانن و ئێمەش حەزمان کرد کە بینە ناویان کاکە عەلی کاکە ئەحمە و کاکە عەلی کاکە ساڵح و کاکە عەلی دووبارە سێ عەلی کاکە ئەحمەوێک و کاکە ساڵحێک جا ناوچەیەکی زۆر خۆشە باخ و بۆلاخێکی زۆر خۆشی هەیە ئەمجار خەڵک تەونەگەری ئەکەن واتە فەرشەچنن بەڵام ئەم خەڵکە ئەمانەی تریش وەکو خەڵکی ئاوای ئەمانەوەی لەگەڵ یان ناقسە بکەین چەند ساڵ تەمەنتە عمرم هەشتا ساڵ هەر لە ئەحماوا بووی ئەرێ سەردەمی زوو چیتان نەکرد کار چۆن بوو لێرە خەڵک قوربان نەجاری و نەجاری زۆر باش هێشم خازەکە دوایەوە بێتەوە ماڵام خازەکە دریا و پەنجەرەم خازە کرد بێت دارە ڕامە کرد ئامانە دەرگا و پەنجەرەشە دروستە کرد گەشتەیە لە داری چی کار دەرگا دروستە کرد دارچنار لە دارچنار بۆیداڵێم تۆزازم زان ڕواایەونا بۆڕۆزە لە بارەدایکی ناوێڕەمەلی بکەم جەجنا پیرۆزە هاتم لای لە کلایکی شاری باران و شایکی وەشتر لاگەڵ خۆشایکی گۆڵە لە تا گۆڵەکی شایکی شابوو ڕۆژدا سادۆعام عشقی باڵای ئەو کچمای خوابم خایتە بوتەکێ و بۆی دێنم دای بۆی دێنم دوودیان جێڕی ماڵی مامەدەکاوە لەوێ چاوانە بایکەدا و گێڕی چاوخاڵ تۆی ئەمروی گیانم مەغماڵی سەر دووکانم هەرم حرفی هەم خۆنەخانم ڕەنگە کە بۆ زەرد بوو وەدەکە ماڵەکەی وێرانم کاکە ساڵاگیان وەختو بەخێر بێ وەخت خۆشی بەخێر سەلامەتی چەند ساڵ تەمەنتە قوربان هەلمە هەشتا و یەک هەشتا بێوەی بیە هەل لە ئەحماوا بووی هەل لە زاینەی ئەحماوە بوومە زۆر باشە هەل لێرە ژنت هێناوە هەل لێرە ژنەکەت خەڵکی ئێرەیە باڵێ چەند ساڵ لەمە بەر زەماوەندت کرد تقریبا 56 ساڵێک زەماوەندی ئەو سەردەمە چۆن بوو ئەو وەتا هەڵپەرکی بوو گۆرانیان دەبتەر لەبەر ئەو خەڵکە و وەقیسە مەسەڵەن ساز و سەمتور نەبوود یعنی زڕناو دهۆڵ بوو بەڵێ بوو زڕناو دەوڵ بوو گۆرانی بێژەکانی ئەو سەردەمە زەماوەنەکەی ئەوە کێ بوون ئەو گۆرانی وێژەلار دەبێ ئەو قەدیمیە گۆرانی وەک ئایسەی گۆرانی سێنەوە حاڵی ئەرزم هەی ئەم کالیام گۆرانی قەدیمە ێژەهین ئەو دەورە کاکە ساڵە چەند مانگ دەستگیراندار بووی تقریبا قوربان ساڵێ بێگاریان پێ کردی باڵێ ماڵە خەزور باڵێ چیتە کرد بۆ ماڵ خەزوران و بێعەدەبێ سێ حەولادیشم بوو هەر بێگاریم دەکرد حاڵی ئەرزمەی چیان پێ کردی قوربان کاسم مەکرد گیامە دووران درەو مەکرد ئەرزەبێ ئەمان کەشاوەردی ئەو جۆرە چەند مانگ جارێک دەستگیران تو ئەبینی باوە نزیک بوون
نزیک نزیک بووین ماڵمان نزیک بوو سەوقاتی چیتە بردبووە باوە سەوقاتی ئەوەتە هیچێک نەبووت حاڵی ئەرزمە هیچێک نەبوو کە ئیسە نەبوو لە زەمانەکە خۆتە هەڵپەڕیت بەڵێ کاک ئەحمەد شاکری باشیش کرد وەستایی تۆ خوا لێ ڕازی تۆ چەند ساڵ تەمەنتە منیش وەڵا هەر 80 ساڵ ئەمر بە هەر گشتان بە یەک و ڕەفێقن وانی بەڵێ وەڵا هامسرە باشە کاک ئەحمەد خۆت کارت چی بووە سەردەمی گەنجی جوانی چیت کرد کار کەشاوەرزیمانە کرد چی زۆرتر لەگرا ئەچێنن سەواد نەواقع باشە کاک ئەحمەد لە زەویەکانتانە چیتانە چاند چیتانە کێڵا وەڵا گەنممانە کێڵا و نۆکمانە کێڵا و لەوەلا گیامانە دووران زەویەکان بەراون یا دێمن بەراومان بوو دەیمان بوو ئاوەکە لەکوێوە هات لە جۆلە هەڵمانەوە باڵێوە زۆر باشە شەمەکان کاک ئەحمەد گۆرانی بێژیژی بەخوا من تازە بیستومە دەنگت خۆشە بۆشە ئەی خوا عەفویکە هەرچیە تۆ گۆرانی بێژی ئەبێ بە سەواب و ڕەحمەتە چێ بۆ ئەو باشە یاران یارانی و یاران بێراکەم شا بە فرێباریە و مەڕیەکەم دەرناکەم هەی بێوە سەرینم تۆ تێر بکەشینم هەی دەستماڵ دەسەکەتی هەی بێوە یاسینم تۆ ئەگەر بپرسی وەی نابوونی شانم من ئەحمە و شاکری هەلێرە میوانم یاخواوە خێری بێنێ وەی دەستەی میوانە ئەم هەوامان بێژم وەی سەری لێم شێوانە من هەتا جای هێڵبم جاوە بانانەوە ئەی بەرسیلیانە داو وەی ئەلاڵیانەوە جائیسەوە منێژێنێ وەی جا ئەحمە و پیرە تۆ دەستماڵ هەڵگێرە بوو ئەی بۆ من بگیرە لە تیکاب چەندین پارک هەیە کە کۆنترینیان پارکی میلەتە کە ئێستاکە ئێمە لەوێین لە ناو شارە خەڵکی بە ئێواران و بە ڕۆژانی تاعتیڵدا ڕوو دەکەنە ئەم ناوە تەنانەت وا کاڵێن زۆر جار خواردنی ئێوارانیش دێن ئێرە لە ناو پارکەکە چەند ساتێک ئەحەوێنەوە و بەسەرەبن سەردانێکی پارکی میلەتی شاری تیکابەکەی فەرموو. ئازیزان لە ناو شاری تیکاب عمارەتێک هەیە کە عمارەتەکە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی قاجارەکان سەردەمی ناسرەدین شا حسەن عەلیخانی ئەفشار کە سەردار بووە لەم ناوچەیە ئەم بینایە کردووەتەوە ئەم بینایە لە ساڵی 1280 کۆچی مانگی کراوەتەوە
ئەو کەلوپەلویان و کەرەستەیە کە بەکار براوە ئاجۆر و خشتە ئەم جار گەچە بەرد و لەگەڵەوەشا خاک دەرگای جۆرا و جۆر کۆڵەکەی گرد و دایرەیی و هەروەها دەرگای هاتنە ژوورەوە ئازیزان ئێرە دەرگای ڕۆشنەژوورەوەی عمارەتەکەی حسەن عەلیخانی ئەفشارە کە لە شاری تیکابە. لە پەنای ئەم بڵێن عمارەتەش شوێنێکی تر هەیە کە هێلانەی کۆترە یعنی هێلانەی کۆتریان دروست کردووە بە هەزاران هێلانە کۆتر لە ناو ئەو ژوورە دروست کراوە بە شێوەیەکی زۆر جوان معماریەکی تایبەت کە بە هەزاران کۆتری تایە. یەکێ لە خۆشنووسانی شاری تیکاب هونەرمەند ئەباسەڵتی سادەقی بووە کە دەرەجەی مامۆستایی و ئوستادی بووە کە کۆتا دەرەجەی خۆشنووسیە لە ئێران لە تەمەنی 41 ساڵی توانیوێتی بگات بە دەرەجەی ئوستادی بەڵام 41 ساڵ تەمەنی بووە و کۆچی دوایی کردووە یادی بەرز و بەڕێز ئەوەش وێنەیەتی کە یەکێ لە هونەرمەندانی شێوەکاری تیکاب کێشاوێتی چەند وێنەیەک لە خۆشنووسیەکە ئەبینین و ئەڕۆین بۆ بەشیەکی تری بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچەکە تایبەتە بە خۆشنووسی لە شاری تیکاب. بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا ئەچینە لای هونەرمەندی لاو کاک ئاریا سوڵتانی خۆشنووسە لەگەڵیان ناوت وێژەکەین کاگارەگەیان ئەم کاتەوە باش. سڵام ئەرزەکەم لە خدمەت خۆتان و هەمکارەکانتان. من ئاریا سوڵتانیم، نزیک بە 7 ساڵە کار خۆشنویسیەکەم. مەدرک فوق ممتازم هەست لە ئەنجومەن خۆشنویسان ئێرانە. نزیک بە چەندین مەقامە وەڵ کشوەریم هەست لە سەد دانیشتوویی و دانش ئاموزیە و هەروەها مەقام ئوستانی. کاگاریا لە لای کێ فێر بووی؟ من لە ئەنجومەن خۆشنویسان تیکاب ئەوڵ لە تەک مامۆستا مەحموود ئومیدی کارم کرد، دوایەوە لەگەڵ مامۆستا مەنوچێری سەهرایی ئیدامەمدا. کاگاریا ئێوە فقط خۆشنووسی کارەکەنیان لە هۆنەرەکانی تریشە چالاکیتان هەیە؟ ئەمن لە کنار خۆشنویسیش کار موسیقیەکەم، ئامێری کیبۆرد و زەر کارەکەم
ولا نە بە سوورەت فرە هەرفەی فرەتر تەمەرکۆز مالەبان کار خۆشنویسیە. کاگاریا بەس نەستعلیقە نووسی یان شێوەکانی تری خۆشنووسی شتە نووسی لە کنار نەستالیق شکستە نەستالیقشم کار کردیە وەلێ دوایەوە مەدرەک نەستالیقم کردیە فرەتریش ئایسە لەبان نەستالیق کارەکەم نەستالیقیش بە شیوەی معاسرە نووسم نە بە شیوەی قۆدەما. نەسخ و بڵێن سۆرسۆوانە وەڵڵا عەلاقەم زۆرە بەڵام وەخت ناکەم ئەوانیشە کارکەم چون وەختگیرن و ئەشە بچی بۆ لای ئوستاد و هێرفەی کارکەی بەڵام هەر نەستالیق و شکستە کارەکەم. زۆر باش تا ئێستا قاڵیت پێس کردووە بە جەوهەر؟ وەڵڵا بیارێ فرە لە ئەوڵە فرە فەرمووت پێشانگە و نمایشگات بووە؟ وەڵڵا بە سوورەتە جەمعی بووە ئینفرادینە لە نمایشگای دەستە جەمیە دانش ئاموزانە بەرگۆزیدەی فەرەنگی هونەری لە فەرەنگسەرای سیمۆڕ نێشابوورە نمایشگان بووە لە موزەی ئاستانقۆچە ڕەزەویە نمایشگای دەستە جەمیمان بووە دوایەوە لە ئەنجومان خۆشنویسان تکاب لەگەڵ مامۆستایانی ئێرە نمایشگان بووە هەر لەم حەدە. کاک ئاریا لە کاتی نووسینە موسیقیش گوێگری؟ بەڵێ موسیقی فرە تەعسیریەس ئانێ خەتە نووسم فرە لەبان ئارامش تەعسیردانێ و حتمەن ئەم کارەکەم لە هەین نووسینە. بەڕێزان لە ناوچەی هەوشارەوە بە تایبەت لە تیکاب هەرکوێ ئەڕۆی شتی تایبەتە بینی بۆ وێنە خاکی بۆ وێنە بڵێن کێوەکانی شاخەکانی و شکڵی جۆرا و جۆریان هەیە تایبەت ئەڵەی دەستکردە لە پشتسەری من ئێوە ئەو کێوە ئەبینن کە لە پەنای ئەو چۆمەیە و چەند جوان هەر ئەڵەی کەس هاتووە دای تاشیوە ئەڕۆین سەردانێکی یەکەین. ئازیزان ئەوە ساڵانێکە وەرزشی شاخەوانی گشتگیر بووە لەگەڵ ئەوەشە ئەم وەرزشە لەگەڵ ژینگە پارێزی دەستە و ملان یەکن وەرزشوانان خەریکن لەگەڵ وەرزشەکەیانە ژینگەش ئەپارێزن وەرزشوانانی شاری تیکاب ئەو کاریان بە جوانی کردووە لەگەڵەوە کە ئەڕۆنە شاخەوانی ژینگە پارێزی شەکەن بەشێک لە وەرزشەکەیان تەرخانداوە بە ژینگە پارێزی ئێمە ئەمڕۆ گەشتینە خزمەتی ئەو شاخەوانانە بەڕێز کاک پەرویزی فەرەجی خاتوو سارای قاسملو و کاک محەممەد جەوادی ئەیامی کاک پەرویز ئەم کاتەوە باش لەو کاتان باش کاکیان بەخێر بێ. کاک پەرویز چەند ساڵە شاخەوانیەکەی؟ وەڵام دەوروبەری 12 ساڵێکە. ئەو کێوانەی دەوروبەری تیکاب کە بە دەردی شاخەوانیە خۆن کوێن؟ وەڵا دوو هاچەیە کە پێڵێن بڵقەیز
توهاچە دوای ئەرزەم بە حوزور شەمدیلانە کە ناو گروپەکەی ئێمە شاخەوانی شەمدیلانی هەر یەکێ لە دیهاتەکانی ئاغەرە یانەیەکی لە دیهاتەکان تکابە ئەرزەم بە حوزور دەوروبەری دیواندەرە هەیەمانە چلچەمە کە چوینە 3000 خوردەیەکە سەهەندمانەیەین تەبرێزە کە ومان سعود کردیە دەوروبەر 3600 خوردەیەکە دەرز بە حوزور هەروانم لە حوزور زێر کاک پەرویز چەند ڕۆژ جارێک ئەڕۆن بۆ شاخ ئێمە 2 هەفتە جارێ هەفتەیە جاریاوە مانگێک جومانەچینە ئەغڵب جوماکانەچین هەر هەفتەیە جارێ 2 هەفتە جارێکەشی یەکێک لەو بەشانەی کە لە ناو شاخەوانیە هەیە ئێوە سەرنجی پێدەن و بەرچاوێگرن باسی ژینگە پارێزیە وەکو شاخەوانێک کە ئەڕۆن بۆ شاخ چە خاڵێک بەرچاوەگرن وڵای ئەمە بە قەولی معروف ژینگە پارێزیکی لە ئەهدافمان ئەوەیە کە لەو کێوێرە بالاخەرە هەم بەهاو ئەرزشێ بین بەو کێوێرە ژینگە پارێزی کەین ئەگەر شتێکماندی لە وڵاتە لە تەبیعەتە هەڵیگرین توایەوە بێتە فەرهەنگێک و کە مردمیش ڕایەتکردن و مردمی بە قەولی معروف ئەرزشدانن بۆ تەبیعەتەکەیان خاصاره ئەو فەرموو کە چەند ساڵە کاری شاخەوانیەکەن سلام عرض میکنم خدمت شما خیلی مقدم میگم خاک سارا بە خێراتنی ئەمەی کرد بۆ شاری تیکاب ئەڵێ من لە ساڵی 95ەوە دەستم کردووە بە کاری شاخەوانی ساڵێک دوای ئەوە بە شێوەی پرۆفشناڵ و حرفەیی دەستم پێ کردووە بووم بە شاخەوان چەندین خولی ڕاهێنان و فێربوونی شاخەوانی و کێوڕۆشتن و ئەم جارە وەرزشی شاخەوانیم گوزەراندووە لەگەڵەوە وەکو یەکەم کەس توانیومە وەکو یەکەم کەس وەکو یەکەم ژنی تیکاب بتوانم بڕۆمە ناو زیندانی سولێمانەوە لە شاخی عەلەمکوو کوردی ئەڵمانەکان وەکو یەکەم ژنی تیکاب ڕۆشتووەتە سەرەوە خەم قاسم چۆن توانیتان بڕۆن ناو کێوی بڵێن زیندان چون گازی هەیە چاو ئازارەدات و بۆنیشی زۆر ناخۆشە من اولین کوهپیمایی رو که کردم آقای توسلی برای ما یه فرود از روی یه دیواری کوتاه اومدم و اونجا بود که اصلا با طناب و هارنس آشنا شدم ئەڵێ من پاشیەوەی کە دەستم کرد بە شاخەوانی یەکێ لە ئاواتەکانم ئەوە بوو کە بتوانم بڕۆمە ناو ئەو کێوە ئەو بڵێن زیندانی سولەیمانە ئەڵێ من پێشتر ڕاهێنەرەکانم ڕاهێنان و خولی چەند شوێنێکی کورتیان لەگەڵ کارکرد بووم کە من بڕیارمدا کە ئەو کارە بکەم هەوڵی زۆرمدا ئیجازەیان پێ نەئەدام چون کاریوان نەئەکراوە تا ئێستا کاریوان نەکرا بوو بۆیە من بەردەوام تا 2 ساڵ لە هەوڵ و تێکۆشان بووم و یەکەم جاریش کە ڕۆشتمە ئەوێ لە هەلومەرجێکی تایبەتا بووم چون ئەو شوێنانەی کە من هاتبوومە خوارەوە چەند قەڵبەز و چەند تافگەیەکی کورت بوو یان چەند کێوێکی بڵێن چەند شوێنێکی 20 میتری بوو بەڵام ئەمەیان شتێکی تایبەت بووەوە بوو کە من ئیجازەم وەرگرت و لەگەڵ ڕاهێنەرەکانم ڕۆشتینە ئەوێ و دەستمان کرد بە ئەو کارە لە هەلومەرجێکی تایبەتا بووم و بۆ یەکەم جار بوو کە ژنێک لەم ناوچەیە کە کارێکی وا بکات چون زۆرتر پیاوان لەگەڵ شاخەوانی و ئەو جۆرەشتانە چون کارێکی زۆر قورسە وا هەستەکرا کە ئەبێت تەنیا پیاوان و کارە بکەن بەڵام من بڕیارمدا بوو کە کارێکی وا بکەم ماوەی
15 خولەک جا من ڕۆشتم هەرچەند هەموو ڕۆشنە خواروەکەم نزیکەی 40 خولەک مەودای هەبوو بەڵام من بە 15 خولەکی یەکەم توانیم ڕۆشتمە خوارەوە ئەو گازە کە چاو ئازارە داوە بۆنێکی ناخۆش ئێوە لەگەڵ ئەوە چۆن ڕاهاتن همونجوری شما از بالا نگاه میکنین یه قسمت فضا کاملا سرسبزه و یه قسمت فضا خاکیه. دوو بەشە ئەو ناو بڵێن چاڵە بەشێکی سەرسۆزە بەشێکی خاکیە ئەڵێ ئەو شوێنەی کە سەرسۆزە با دێتە ناوەوە ئەسوورێتەوە ئەخولێتەوە ئەو بۆنە ئەو بۆنی گۆگردە بۆ ماوەیەک ئالە شوێنە ناهێڵ یانێ ئەی سوورێنێتەوە ئەو شوێنەی کە خاکە ئەبێ بە ماسکەوە بڕۆی ئەبێ دەمامکت هەبێ بڕۆیتە ناوە چون ئەخنکەی ناتوانی بەڵام ئەو شوێنێک کە سەرسەوزە ئەتوانی بۆ ماوەیەک لەوێ بمێنیتەوە. کاک جواد چەند ساڵە کاری شاخەوانیەکەی ئەڵێ کە من 9 ساڵە کاری شاخەوانیەکەم بەڵام بە شێوەی حرفەی و پرۆفشناڵ و دایمی نزیکی 6 ساڵە خەریکی ئەو کارم کام شاخانەت پێواوە ڕۆشتوتەتە سەر از قله‌های مرتفع ایران ئەڵێ کە لە شاخەکانی ئێران دوو جار دەماوەند ڕۆشتوم هەم باشووری هەم باکووری سەبەلان ڕۆشتوم عەلەمکوور ڕۆشتوم لە ناوچەی خۆشمان کێوی ئەڤرین ڕۆشتوم و ماباقی شاخەکانی تریش سەرکەوتوم و ڕۆشتومەتە سەر باسی ژینگە پارێزی و باسی محیت زیست و ئەوانە کە ئەڕۆن سەرنجی پێدەن تەوەجێ پێەکەن ئەڵێ بەڵێ بە دڵنیای سەرنجە دێن و کاتێککە ئەڕۆین بۆ شاخەوانی و کاتێککە بینین لە شوێنێک ئاگر کراوەتەوە بە تایبەت لە شوێنێکە ژینگەیەکی جوانی هەیە ئێمە پێمان ناخۆشە کە کاریکە ئاوا کراوەیان نابێ خاک و خاشاک و پاشماوەکانمان لەوێ فڕە بدەین یا ئەگەر ئێمەش ئەو کارەمان نەکرد بێ ببینین کە کارێکی وا کراوە ئەرکی سەرشانمانەکە ئێمە کۆی بکەینەوە و لەوێ نەیهێڵین جواد گروهی شاخەوانیەکەتان گروهی کوونەوەردیەکان چەند نەفەرن گروه کوونەوەردی کە ما داریم ئەڵێ کە گروپەکەی ئێمە 5 کەسین بەڵام بەردەوام ئێمە 3 کەسمان هەیە کە هەمیشە بەو 3 کەسەوە ئەڕۆین لەگەڵ ئەوەشە لەگەڵ چەند ڕاهێنەرێک من کارەکەم کە هیمالیا ڕۆشتن و لەگەڵ ئەوەش بۆ ڕاهێنەرانی ناوچەکەی خۆمان لە مسابقات و کێبەرکێوانەش بەشداریەکەن کوهنوردی مسابقات نداره ولی خب ئەڵێ کە ئێمە بریم وەکو کێبەرکە و مسابقەنە بەڵام ئێرە شاخەوانی زۆر بە قووەتە ئەگەر یارمەتیمان بدەن بە دڵنیایەوە بێجگە لە ئەو شاخەوانانەی وەکو شاخەوان ئەفلاکی و شاخەوان نەسیری کە ڕۆشتون تا هیمالەیە بە دڵنیایەوە کەسانی تریش هەبوون کە بتوانن سەرکەون بڕۆن بەڵام پێویستە کە یارمەتی بدرێن. بەم چەشنە هاتینە کۆتایی بەشی دووەم و کۆتایی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچە لە شاری تیکاب بۆ هۆی وایە کە بەدڵتان بوو بێ تا بەرنامەیەکی تر شوێن و ناوچە و شار و ناوەندێکی تر شاد و بەختەوەر و ماڵتان ئاوا بێت.